بەڕێز کاک عەلی مەحموود، هەروەچی بە خۆت دەزانی پەیوەندی یا بڵێن هاوپەیوەندی کوردی باشوور و کوردی ڕۆژهەڵات بە درێژایی مێژوو یەکدار زۆر گەرم بووە. دیارە دوو پارچەی کوردستانن، پێشتر یەک بوونە و دابەش کراون، بەڵام بەنیسبەت پەیوەندی نێوان کوردی باشوور و ڕۆژهەڵات بەردەوام زۆر گەرم و گوڕتر بووە لەگەڵەوەی پەیوەندی نێوان پارچەکانی تری کوردستان. ئەوە لە زمانی کۆماری کوردستاندا ڕوونی ئاشکرایە، لە کتێب مێژوویەکاندا نووسراوەتەوە. بەردەوام ئەو پەیوەندی و هاوکاریە هەبووە هەتا دەگاتە ئەوەی کە کوردەکانی باشوور بۆ چەند جار پەڕیوەی ڕۆژهەڵاتی کوردستان دەبن و دەگیرسێنەوە و شۆڕش و نسکۆ و ئاواری و پەنابەری. بە درێژایە و ماوەی پەیوەندێکی زۆر گەرم بووە، بەڵام ئێستا لەو کاتەیدا ئەو پەیوەندیە نابینین لە نێوان ڕۆژهەڵات و باشوور. ئەوە بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ بەرپرسانی حکوومەتی هەرێم یان بەرپرسانی سیاسی و حیزبەکان ئاوا لە دژی خەڵکی ڕۆژهەڵات و بڵێن پرسی کورد لە ڕۆژهەڵات ڕادەوەستن؟ ئەم کاتتان باش دیارە وەڵامی و پرسیارە زۆر سانایە. کوردی ڕۆژهەڵات و کوردی باشوور چەند سەد کیلۆمەترێک هاوسێتی یەکتریانەوە، بەشێکی زۆری ئەو بنەماڵانەدا بەش بوونە لە نێوان ڕۆژهەڵات و باشووردا، و بەشێکی زۆریشیان هەیە هەر حتا ناسنامەی هەردوو وڵاتیان هەیە، و لە ڕووی زمان و ئەو شتانەشەوە یەک شێوە زمان و یەک شێوە قسان دەکەن، و لە ڕووی سیاسیشەوە زۆر کاریگەریان لەسەر یەکتری هەبووە. چه حیزبی دیموکراتی کوردستان کە وەکو یەکەم حیزب کە دامەزرێت ڕاستەوخۆ دوای ئەوە هەمزە عەبدوڵڵاوان لە باشووری کوردستان دروستێکەنەوە، و چه دوای ئەوە وەکو یەکێتی و کۆمەڵ و ئەمانایەوە تا پەیوەندێکی زۆر لە نێوانیاندا هەبووە. تەنانەت لە سەرەتای شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران، پارتەکان یەکێتی، حیزبی شوعی، ئەو تا ڕادەیەکی زۆر حیزبی سۆشیالیست، پاسۆک، ئەم حیزبانە لە سەرەتاوە هەمویان بە دووی بانگەواسی ڕۆژهەڵاتەکانە چون و تەنانەت کەسی فەرماندەی گەورە گەورەی ناسرا وەکو مەلا محەممەدی جوانڕووی ئەو تارای لێ هەڵکەوت کە ڕۆڵێکی کارایە بوو لە ڕێخستنەوەی هێزەکانی حیزبی دیموکراتە. بۆی ئەم پەیوەندیە زۆر بووە، و دوای ئەوەش لە ساڵی هەشتا یەکێتی نیشتیمانی هێزێکی نابووە بە ناوی هێزی پشتیوان، و لە ناو ڕیزەکانی کۆمەڵەشدا دەیان و سەدان خەڵکی ڕۆژهەڵات باشوورە بوون وەکو پێشمەرگە لەگەڵیان هەبوون، و منیش بۆ خۆمیش یەکێ بوون لەوانەیە لە ڕۆژهەڵاتە هەندێک کارم کرد بێت. ئەمە وای کردووە کە بەردەوام پەیوەندیەکی تەنانەت تەئسیرات و کاریگەری سیاسی هەبووە لەسەر یەکتری. ئەم چ لە شۆڕشی چواردەی تەمووز کاریگەری لەسەر ئەو دیو هەبوو، و چ لە دوای ئەوەش، و پەیوەندی حیزبەکانیش پەیوەندێک بووە، پەیوەندێکی زۆر بوو. بڵێ ئەو پرسیارەی کە حساسە جواب نەداوەتەوە. بەڵام لە دوای ساڵی 91ەوە لە ناوەڕاستی هەشتاکانەوە بزوتنەوەی چەکداری وە دەتوانین لە شەخصەکانیشەوە، خۆ لە شەخصەکانیشەوە بزوتنەوەی چەکداری کورد پەیوەندێکی بەرفراوانی لەگەڵ ڕژێمی شای گۆڕ بە گۆڕا هەبوو، و ساواک دەستی خستووە ناو ئەو حرەکەیەوە. تەنانەت ساواک ڕۆڵی هەبوو لەوەی کە لە ساڵی 61دا ئەو بزوتنەوە چەکداریە دروست بێت، لەبەرەوەی لە عێراقدا حکومەتێکی نیشتیمانی پێشکەوتن خواستە بوو، چاکسازی زەوی کرده بوو، و لە ڕێگەی هەندێک کەسایەتی ناو پارتی دیموکراتی کوردستانەوە ئەو بزوتنەوە چەکداریان دروست کرد. ڕۆڵی ساواک ڕۆڵێکی مهم بوو، و دوای ئەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانە کاتێککە بزوتنەوەی چەکداری بە سەرکردایەتی موعینی و مەلا ئاوارە دێتەوە، بەشێک لە حرەکاتی باشووری کوردستان ڕۆڵێکی سلبی دەگەڕنە لێدانی ئەواندا بە قسەی شاوانە. بۆیە ئەم بزوتنەوەی بەردەوام بوو. ئێستا ئەو سینارۆیە جارێتر دووبارە دەبێتەوە، لەبەرەوەی حیزبەکان پەیوەندێکی گەرموگوڕیان لەگەڵ کۆماری ئیسلامیە هەیە، و چ بە ئۆپۆزیسیۆن و چ بە دەسەڵات هەر بگرە هەنێ لە ئۆپۆزیسیۆن ئەچن بۆ ئێران بۆی لیست دروستکەن، پەیوەندی باشی گەرموگوڕیان لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران هەیە. تەنانەت ڕۆژنامەنووسان و چالاکوانانیش بە بڕ بە کۆمەڵ دەیان بن بۆ کرمان و نازانبۆکی و
جمهوری ئیسلامی ئێران کۆڕ و سمیناریان بۆ دەکات و ناسنامەی ڕۆژنامەنووسی جیهانیان پێبەخشێت. ئەمە لە کاتێکدا ئەمە جاران ئەمە کفرێکی گەورە بوو، ئەمە کفرێکی گەورە بوو. جمهوری ئیسلامی ئێران جگە لە بە قۆنسڵخانەکانیان ئیطلاعات و دەستگای ڕۆشنبیری و ئەمانەشیان دروست کردووە. من ئێستا کتێبێ لە بەردەستمدایە، ئەم کتێبە لەسەر هەڵەبجەیە. ئەمە ئەفۆن بە عینەکەم وەکو تۆ بکەمە چاوم. ئەمە دەستگای بەڵێ کارەساتی هەڵەبجە. ئەمە دەستگای جامکوردی دەری کردووە. جامکوردی دەستگایەکە لە سلێمانی ئیشەکات، ڕاستەخۆ پەیوەندی بە ئیطلاعاتەوە هەیە. ڕاستەخۆ ئیش بۆ جمهوری ئیسلامی ئێران ئەکات لەسەر ڕۆشنبیرانی کورد لە باشووری کوردستان، لەسەر ڕۆژنامەنووسانی کوردستان. واتە جمهوری ئیسلامی ئێران لە 3 لاوە لە 4 لاوە ئیشەکات. لایەک لە ڕێگەی خۆیەوە قۆنسڵەکانەوە، لایەک لە ڕێی ئیطلاعاتەوە، لایەک لە ڕێگەی جامکورد و نازام ئەم شتانەی کە دروست دەکات، و لایەکی تریشەوە لە ڕێگەی نۆکەرانەوە لە ناو حیزبەکانی باشووری کوردستانە کە ژمارەیەکی زۆر کەسی کردو بە ئیطلاعات. دەتوانم بڵێم ئەوانەی سەر بە ئیطلاعاتن چەندین جاری ئەوانن کە فایلیان لەگەڵ حیزبی بەعسا بوو، پەیوەندی ژێربەژێریان لەگەڵ حیزبی بەعسا بوو، دوای فایلەکانی لە دوای ڕوخانی ڕژەمی بەعس ئاشکرا بوو. بۆیە لە هەموو بەرەکانەوەی ئیش دەکرێت بۆ ئەوەی ئێمەی باشووری ڕقمان لە ئێوەی ڕۆژهەڵاتی بێت، بۆی ئێوە ساردکەینەوە لە ڕاپەڕین، بۆی ئێمە دش بە حرەکاتی ئێوە بین و قسەتان پێ بڵێن. ئەوەی کە ئینە کەمایەتێکی بچووک لە خەڵکی پێشکەوتن خواز و خەڵکی سکۆلار و خەڵکی چەپ و ئەوانە هەیە کە پشتیوانی تا ئەم دەقەیەش پشتیوانی ڕۆژ نەتەوەیەکانیش ڕۆژهەڵاتی کوردستانن، ئەوەی دیکە دژایەتی دەکەن. و ئەم دژایەتی بۆتەوەی کەوا ئێوەمان خۆش نەوێت بمانەوێت ڕق و کینە دروستکەین، و ئیطلاعات ڕۆڵێکی زۆر گرنگی لەم نێوەدا هەیە، و بەداخەوە حیزبانەش کەوتنەوەتە دا و ئێستا هەندێکیانوەکو بەشێک لە ئیطلاعات ئیشەکەن بە هەموو شێوەیەک ئەیانەوێت ئەو حیزبانە. تۆ با نمونەیە کردووە بێنمەوە، ئێمە حیزبێ دروست بووە ناوی زوتنەوەی گۆڕان. یەکەم خزمەتی بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بوو، ڕۆژنامەیەکی و ناوی وشە بووە، بزانم ئەو بەڵگەنامەی بڵاو کردەوە. یەکەم ئیشی خێرەوەمەندانەی کە کردی خزمەت گوزاریەوە بوو، ئەو بەڵگەنامەی بڵاو کردەوە کە حیزبەکانی ڕۆژهەڵاتێکی 50 ملیۆن دینار هاوکاری وەرئەگرن لە حکومەتی هەرێمی کوردستان. دوای بڵاوکردنەوەی بەیاننامەیەوە حکومەتی هەرێم هەموو کۆمەک و یارمەتەکانی لە حیزبەکانی ڕۆژهەڵات بڕی. ئەوان بە نمونەیەکە لەسەر دەسەڵات و لەسەر ئۆپۆزیسیۆن. ئەوە خزمەتێک بوو. بەڵێ خۆشەویستان، لەگەڵ بەڕێز کاک عەلی مەحموود قسە دەکەین. کاک عەلی میوانی منە. کاک عەلی یەکێک لە ڕۆژنامە نووسان و چالاکوانانی مافی مرۆڤ و هەروەها پێشمەرگەی دێرین لە باشووری کوردستان و یەکێک لە خەمخۆران بە نیسبەت پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەمن کاک عەلیم نەدەناسی. خەڵکی ڕۆژهەڵات پەیوەندیان بە منەوە کرد، وتیان بۆچوونی باشی هەیە، پۆستی گرنگی هەیە. یەکێک لەو کەسە بوێرانەیە کە بە ئاشکرایی شت دەنووسێ لەسەر پرسی کوردەکانی ڕۆژهەڵات. لە ئێستادا کاک عەلی خەڵکێکی زۆرمان دەگەڵن، وانە خەڵکی باشوور لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵات نەبێ، بەڵام کێشەکەوەیە کەس وە دەنگ نایە، یعنی کەس قسەکەی ئەزانێت چیە؟ ئەو بزوتنەوەی لە ڕۆژهەڵاتە هەیە، بزوتنەوەیەکە لە ئاست شۆڕشی فەڕەنسایە، بزوتنەوەیەکە بە پێچەوانەی شۆڕشی بەهاری عەرەبیەوەیە، شۆڕشێکە کە ئەگەر سەر بگرێت و سەر بکەوێت و جمهوری ئیسلامی ئێران بڕوخێت جیهانێک دەگۆڕێت. یعنی لە بیرمان نەچێت. ئەو ڕاستە. من گوتم خەڵکانی چەپ، خەڵکانی نێتەوەیی، خەڵکانی دیموکراتی خواست، خەڵکانێکی ڕۆشنبیران بە شێوەیەکی باش، ئەوانەیە دەرەوەی دەسەڵات و لە دەرەوەی فرۆشتنی وشە و ئەوانن هەموو لەگەڵ ڕۆژهەڵاتان. هەر من لەو بینە کەمپینێکم ڕاگەیان داوای دەرکردنی قونسڵی ئێرانمان کرد، 300 کەس ئیمزای کرد کە زۆربەی لەو ڕۆژنبیرانە بوون. 300 کەس ژمارەی دانیشتوانی وڵاتێکە بۆ خۆی، زۆرە کەم نییە. بۆ 300ش دەیان 300 تری لەگەڵایە. نە ئەوە نییە دنیاکە بە تەواتی تاریک بێت، بەڵام لە ئاستی ساڵی 96 با قسەی بگەرمەوە،
ئێمە کە لە حیزبی دیموکرات درا لە شاری هەولێر کۆمەکمان بۆیان کۆ کردەوە زۆر تەنانەت سەرتاشم ئەبرد کە سەری ئەو ئاوارانە بتاشە لە عەنکاوە بوون دوای چوین بۆ لای بەڕێز عەبدوڵای حەسەنزادە و کاک تەیموور هەبوو کاک عەبدوڵای وتی ئێمە 2 ملیۆن نەفەرمان بۆیەوە حەواندەوە ئێوە نەتانتوانی 2000مان بۆ بەحەوێنەوە یعنی ئەوان بە ملیۆنانیان بۆ ئێمە حەواندۆتەوە ڕاستە هەزاران کەسەی لە باشووری کوردستان دەیان هەزاریشەیە پشتیوانی ڕۆژهەڵاتە بە هەموو شێوەیەک بەڵام ئەمە ئەوە نییە ئەبێ ئێستا بایکۆتی ئەمە و شمەک و کاڵا و پەیوەندیەکمان لەگەڵ ئێرانە بکردە ئەبواە ئەو سنوورانە چۆڵ بوونایە کەس نەتوایە بۆ ڕۆژهەڵات ئەبواە پشت و پەنای ئەو ئاوارانە بوونایە ئەبواە ئەو وەختەی کە درۆن و ڕۆکێتی زیرەک لیانێدا ئەبواە هەمویانمان بێنە ناو ماڵەکانی چۆن ئەوان دەرگایەوەمان کردەوە بردمانیانە ژوورەوە لە ژووری ماڵی خۆیان ئێمەیان حەواندەوە ئەبواە ئێمەوە بواە ئەم کتێبە کە باسم کرد ئەمە باسی ئەوە کات کە ئێران چ ڕۆڵێکی بۆ لە یارمەتیدانا لە هەڵەبجەیە ئێران هەڵەبجەی وێران کرد ئێران نەبووە هەڵەبجە وای لێ ناهات و ئەو هاوکاریانەی کە کراوین هەمووی خەڵکی ڕۆژهەڵات کردوێتی نەک ڕژێم ئۆردوگاکانیان جەحەنەمێ بوو بۆ ئاوارەکانی باشووری کوردستان بەڵام ئەوە خەڵکی ڕۆژهەڵات بوو لە ماڵەکانی خۆیانیان دەمانیان خەواند و بوو خەڵکەکە بوو بۆیە خێزان هەرچەنە من بە ئاوارەی ناتوومەتە ڕۆژهەڵاتەوە با من شتێکی بڵم کاک هەلی ئەمن منداڵ بوومە یان ڕەنگێ تازە لەدایک بووم کە کاتێک کە تەرمی بارزانی نەمردێنەوە شنۆ وە بیرمە بابمان دایان کرد وەک ڕۆژی حەشرێوا بوو هەرچی خەڵکی کوردستان بوو دەو شارەی خزا بوو هێزی پارتی و پێشمەرگەکانی کورد هەموو لێ بوون ڕۆژێکی دەیکوت زۆر گرنگ بوو ئەوەندە خزمەت کرا لە هەموو ماڵێکی شنوۆیە دەیکوت نان و چێشت ساز کرا بۆ خواردنەوانە و هەرچی خەڵک بوو دەو شاری خزا بوو جێ نەدەبووە بابم دەیکوت ئەو کاتی کوردەکانی برا کوردەکانی باشوور بە ئێمەوت ئێمە مەگەر بتانگوژین دەناجابی ئەو چاکەی ئێوەمان پێ نادرێتە ئەو ڕێک پشتنەکە تەواو بوو قسەکەی تەواو بووە باوەی بڵم بڵێ ڕێک ئەو شتە لە مێشکی مندایە من ئێستا کە تەمەنێکم ئەودەی منداڵم تەمەنێکمەیە دواتر وای لێ هات لەو باسەش بگوزارین باسەکەی ئەو ڕۆمانیە دەنا قسەی لەسەر شنویان گرتەوە بۆ جمهوری ئیسلامی ئێران دوای شنۆ گیرا و ئەمن بۆ خۆشم ئەزمونم هەیە ڕاستی کردووە ئەو کوردە ڕاستی بە باو کرد گوتوتێتی مەگەر بەس بتان کوژین تۆڵەی بکەینەوە ڕێک ئەوە تەواو بووە ڕێک بە پێم خۆشە ڕۆژێکی قسە حتمما لەسەر ئەو بابەتش دەکەین بەڵام دواتر وا بەون بخۆم تەمەنێکمە بوو گەنج بووم ساڵی 92وانە کە کوردەکان پەڕیوەی وێبوون دیسان ئاوارەکان ئەمن خەڵکی گوندی بووم باشە کاک هەلی ئەمە بنەماڵەی ما هەژارترین بنەماڵەی ئەو گوندەی بوو گوندێکی شنۆیە هەژارترین بۆ ئێمە یەک ژوورمان هەبوو جێمان نەبوو کە میوان بینەوە هەم ماڵەکان یەک دوو ماڵی باشووریانە نابوو لای خوان ئەو ماڵانی جێژ نەبوو جێ هەموو ماڵەکان نەدەبوونە چوبوونە قوتابخانە و بنکەی تەندروستی دیەکەی و ئەوانە ئێمە زۆر هەژار بووین بەڵام باوکم نەیتوانی ماڵک بێنێتەوە بەڵام بەو حاڵەش ئەو ڕۆژێک کە خواردنێکی خۆش بۆ نە شۆربا گۆشتێک هەبوو برنجێک هەبوو شتێک بوو باوکم پێیدا دەناردین وە بیرمە ئەمن دەمبرد بۆم دەبردن هەمیشە من شەرمم لەوەی دەکردەوە دەمکوت بۆ ئێمەش وەک ئەو ماڵایندی ماڵکمان نهێنا لای خۆمان خزمەتیان بکەینەوەانە دایکم دەکوت ڕۆڵە گیان جێمان نییە یانی خزمەتێک کرا بە کوردی باشوور کە ئەمن پێم وایە ئەگەر بنووسرێتەوە بکرێت بە فیلم ینی نمونەی نییە تای نییە بەڵام هەتا ئێرە کوردی ڕۆژهەڵات ئەرکیتی چون ئەوە لێ قەومانات و براد لێ ماڵی لێ وێران بێ دەبێ ئەوانە هەتا ئێرە بەڵام ئێستا کە کوردی ڕۆژهەڵات شۆرشێک دەکەن کە ڕەنگە شۆرشی ئێران قەرزداری وان دەبێ و دەڵێن ئەو شۆڕشە لە دنیادا و بەتابەتی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا بنی کورد تۆمار دەکرێت ئێستا لەو حاڵەیدا ئەمن چاوەڕێم لە جەنابەت هەبێ کاک عەلی لە جەنابەتی باشووری بێ سەر شەقامەکان بێ دژی کۆماری ئیسلامی ڕابوەستی بڵێ برای من مەکوژە ئایا ئەوە چاوەڕوانێکی زۆر گەورەیە بەڕاستی یعنی ئەمن چاوەڕوانێکی گەورە نیەوە کردیشمان بەڵام بازت بکەم ئەلبەتە ئەوەی هیچ کۆڵەوەی ناکرێت
حیزبی دموکرات هەمیشە باسی کردووە ئەم نەودەمە حیزبی نیم وەلی هەمیشە باس لەوەی کە دەڵە شاری کۆیە تاک بە تاکی ماڵەکان ئێمان گرتوێتەوە بەڵام ئەمە چاوەڕوانین کۆمەلگای کوردی هەستێتەوە ئەمە چاوەڕوانین لە هاوکات کە ئەو ڕۆژەی کە یادی قاسم سولەیمانی کە گەورەترین تۆریستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەک بگرە دنیاشە ئەو ڕۆژی کە یادی لە سلەیمانی دەکرێتەوە هەر ئەو ڕۆژی لە کوردستانی ڕۆژهەڵات شەهیدێک نێژرا هەر ئەو ڕۆژی شەهیدەکان بە خاک ئەسپارد لە حاڵێکدا کۆماری ئیسلامی خەڵکی دەکوشت یعنی یادی دەکراوە بەڕێز عەلی حاجی حەمەی حاجی مەحموود یعنی وەکو پاڵەوانێک وەکو کاریزمایەکی نێونەتەوەیی وەکو هەر وەکوی بڵێ باوکم مردووە بڵێ باوکی من بوو بڵێ و فەرماندە قارەمانە باسێک لە قاسم سولەیمانی دەکا قەینا باسێکات ئەی باسێکات من ڕێزم هەیە بۆی بەڵام درۆژ نەکرێت قاسم سلێمانی لە مەخمور نەبووە قاسم سلێمانی کە مەخمور گیراوە هێزەکانی کۆماری ئیسلامی بەشداریان لە گرتنەوەی مەخمورانە کرد و دوای دەڕۆ دوو هەفتەی ڕێک دوای ئەوە شارە گوندێکی لەولاتر هەیە بە ناوی باقرتێ لە گرتنی ئەوەیە 5,000 بەشداری ئەکات هەولێر لە ڕووی سەربازیەوە چل داعشاتبوون بۆ مەخمور چل داعش چونکە من وێنەکەشم بڵاو کرد بۆ لەوێر ئەو وێنەی ئەو دەقەیە گیراوە کە داعش مەخموری گرتوتەوە بەڵام خۆ تۆ نابێ شت بە خەڵک بەسەر خۆیان هەڵبدات و بڵێ واو پێشمەرگەی ڕۆژهەڵات بەشداری کردووە پێشمەرگەی باکوور نەبووایە قەرەچووق ئەگرترا 15 کەس لە خەڵکی باکوور لەبان شوێنێک کە پێی دەڵێن باخچە بە چەکداری مابوونەوە ئەوەی تر هەمووی هەڵات بوو چەند کەسێک مابوو لەوێ من وەکو ڕۆژنامە نووسێک ئەو دەقەیە لەوێوین بەڵام چەکمان پێ بوو وەکو کاری ڕۆژنامە نووسی چووم بۆ ئەوێ کەوتینە ناو ئینەوە نا ئەو وەزعەوە دوای خەڵکەکە ڕای کردبوو بۆ شوێنێکی دوور دوایی گەڕانەوە داعش ئەوە لە قاسم سلێمانی وا دیفاعیە کرد ئەگەر دیفاعشی کردی وا دیفاعی بەرگریە کرد لە کوردستان وەک ئەوەی کوردستان بەشە بێت لەو وڵاتەی ئەو حکمی دەکات نەک ئەوەی هاتوێت بۆ ئەوەی من بپارێزێت و یەکێکی تر بپارێزێت و لە دەست داعش بپارێزێت ئەو کوردستانی بە بەشێکی خۆی کاتە کوردستان ڕیفراندۆمی کرد ویستی ڕیفراندۆم کە خوا قاسم سلێمانی نەبوو هات کەرکووکی گرتەوە خەڵکی قەتڵ و عام کرد بە دەبا بە سەر خەڵکەوت هەر ئەو نەبوو تاپۆر ڕەشەکەی ڕیفراندۆمی کاکە حەمەی حاجی مەحموودی هەنجر کرد بۆیە ڕاسترە قسەی ڕاست بکرێت لەو ڕووداوە مێژوانەدا من هاتوومە ڕاستەکە کە ئەو 300 کیلۆمەتر ئەو دەقەی لێەوە دوور بووە من لەوێ بوومە ڕاستیەکەم بۆی گێڕاوەتەوە کاکە گیان 5,000 هیچ پەیوەندی بە هەولێرەوە نەبووە هیچ پەیوەندی بە مەخموریشەوە نەبووە بۆیە ئەمە هەر ئەو یەکەم جار نێ دووباراکاتەوە سۆران عومەر و ئەمسالی وەکو ئەوان کە نزیکن لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بەردەوامە دووباراکەنەوە پاسدار دوای دوو هەفتە هاوەن لیانیدا لە شوێنێک زۆر دوورتر لە مەخمور کە سەر بە مەخمورە ناوی باقرتەیە پێڵەن ناحەیە قەرات شارە گوندیەکە گوندە شارێکە شتێکی وای پێ دەڵێن بۆیە باشترە ئینسان قسەی ڕاست بکات حەقیقی بکات قاسم سلێمانی هاتووە ئەگەر بۆ دیفاعش لە کوردستان بکات ئەوێ کوردستان وەکو بەشێک لە عێراق کە ئەو خۆی حکومڕانی ئەسلی عێراق بوو وەکو سوپای قودس و قەرارگای ڕەمەزان بیپارێزێت نەک ئەوەی کەسێکی نێونەتەوەی بێت دیفاع لە ئێمە بکات و بەرگریمان لە بکاتمان پارێز لە بەرامبەر ئەوەیە بەڵێ پێشمەرگەی ڕۆژهەڵات بەشدار بوون لە مەخمور لە چای قەرەچووق بەڵێ کوردەکانی باکوور و پارتی کرێکارانی کوردستان بەشدار بوون و ڕۆڵی زۆر سەرەکییان تیاگێڕا نەخێر قاسم سلێمانی ئەمسالی قاسم سلێمانی بە زەڕەیەک بەشداری مەخموریان نەکردووە بینەرانی خۆشەویست میوانی بەرنامەکەی من بەڕێز کاک عەلی مەحموود چالاکوانی بواری مافی مرۆڤ ڕۆژنامە نووس و پێشمەرگەی دیرین لە باشووری کوردستانەوە لەگەڵمانە